نەخۆشیەکانی لاشە ئاساییە، کابرا شەکرەیەتی خۆی پارێزێت، زەختی هەیە خۆی پارێزێت، نەخۆشی درێژخایەنی هەیە دکتۆر عیلاج و بەرنامی بۆ دانە خۆی پارێزێ. بەڵام ئینسانی منافق بەچی خۆی پارێزێ؟ ئەگەر نەفس و پاک نەکەیتەوە بە ترسان لەخوا و بە شەرمکردن لەخوا و بە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا بەچی پاکەکەیتەوە؟ بەتابەتی ئەو کەسە وا هەست شفا لەسەر چاکەیە. ئێستا تۆ وەرە بە من بڵێ ئەو سیفەتە و تیا و سیفەتە سیفەتی منافقە، من ئەگەر ئیمانەکەی خۆم خۆش بێ وازی لێنم. من زۆر لەگە خەڵکا تێکەڵ بووم، باوەڕ بکە جارێک کابرا خۆی بە عەلامە ناگۆڕێتە درۆکە درۆ هەر بە تەلەفۆن لەگە مناڵەکەی درۆکە. باشە ئافرەتەکە ئەوە چنی نوقانە بوتی بە مناڵەکەی وتی وەرە شێک و دەن پێغەمبەر صلی الله علیه و سلم چی لە دەستایە؟ تۆڵا خوڕمای تێتی بەخواتیانە بە درۆژ نەژمارەکرای. ئەی تۆ ماقوڵە بە کابرایە بڵی کاکە ئەوە شتێکم بۆ داناوی یان با بچین بۆ فڵان یان تەلەفۆن لەکوێی وڵا لە سلێمانی درۆشەکە لە چەمچەماڵایە. ئێترەوە نیفاق نەبێت چییە؟ و هەروەها دکتۆری لاشە زۆرە. ئێستا تۆ بڕۆ بۆ دکتۆرێکی باڵتینی دەو دەستەکەی لە چەمچەماڵە لە سلێمانیە لە هەولێرا لە کەرکووکە، بەڵام کەم جار دکتۆرێک و دەستەکەی کە معنەویات و تیار بکات. ئەوانەی ئەمڕۆ بە ناوی دینەوە قساکەن کەمیان خەریکی ئیسلاحن، شتێکی سەرزمانیە لێ قسەکانیان نە لە دڵ دەرەچێ چونکە ناچێت بۆ دڵ، چونکە ئەوان مەبەستیانەوە کاتەکەیان بڕوە بارن بەسەر ئیسلامەوە زۆر جار ئیتر لە بانخوازیێنی لە گەنجێنی لە شێکێنی لە هەموو فرقە و مەنهەجانی کێنی مەبەست لە ئیسلاح زۆر کەمە. چونکە ئەو کەسەی کە نەخۆشی نیفاقی هەبێ بەس ئەوەنا تێی بگەێنە کە ئەو کاری تۆ کارێکە دژی قورئانەوە دژی حەدیسە، ئەگەر ئیماندار بێ هەست بە خۆی ئەکات، ئەگەرش منافق بێت هەست بە خۆی ناکات، هەتا ئێوارە ئایەتی بۆ بخوێنە و حەدیسی بۆ بخوێنە. چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ زۆر قورسە، بە هەموو کەسێک ناکرێ و دواؤه أعز وأطباؤه أقل. دكتوري دل زور كما بروي سألناه همو زانايانا تنها ابن القيم الجوزية فرمي طبيب القلوب. دكتوري دلان ابن القيم برو كتابك قايم كنرو فوائد همو كتاباني ابن القيم نسيوتي يلي لم سردمان نسيوتي كتابي هي بابان بشتي وشترو نسيتي كتشوبو حج بابان بشتي وشترو اما بابان جيغاي شوي ناتو اي بخيرينو